ئەردۆغان پەڕووباڵی ئۆپۆزیسیۆنی سووریا دەکات دوای فرۆشتنی ئیخوان و حەماس ئێستا مامەڵە بە ئۆپۆزیسیۆنی سووریەوە دەکات بۆ لێدان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دەیەوێت بە هەر نرخێک بێت لەگەڵ ئەسەد ڕێک بکەوێت. جوڵەکانی ئەم دوایەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لەگەڵ ڕژێمەکەی ئەسەد ئۆپۆزیسیۆنی سووریای دووچاری شڵەژانێکی زۆر کردووە ئەوەی زیاتر ئۆپۆزیسیۆنی سووری ترساندووە کە لە دوای شۆڕشی گەلانی سووریاوە لە ساڵی 2011ەوە لەلایەن ئەردۆغان بەکاردەهێنرێن. جوڵەکانی ئەم دوایەی ئەردۆغانە لەگەڵ ئیخوان و حەماس کە لە پێناو بەرژەوەندیەکانی ئاسان فرۆشتنی. ئەردۆغان لە ماوەی ڕابردوو پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی کەندا و میسر و ئیسرائیل ئاسایی کردوتەوە ڕێکیش کەوتووە لەگەڵ یان چیتر داڵدەی ئیخوان نەدات پشتیوانی حەماس نەکات پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ ئیسرائیل بەهێز بکاتەوە ڕایاڵە ئابوووریەکانی وڵاتەکەشی لەگەڵ سعودیە و میسر و ئیمارات لەسەر حسابی پشتکردن لە ئیخوان موسلیمین پەرە پێ بدا. ئەردۆغان کە زۆر جار بەشێک لە ئیسلامیەکان بە سوڵتان و پشت و پەنای ڕەوتە ئیسلامیەکانیان دادەنا ئێستا هەنگاوەکانی لەگەڵ ڕژێمی سووریا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان دەست پێ کردووە. کاردانەوەی ئۆپۆزیسیۆنی سووری بە سەرۆکایەتی ئیخوان موسلیمینی سووریاشی لێ کەوتۆتەوە. پریشتی ئاگرەکە بۆ ئۆپۆزیسیۆنی سووری ئەو کاتە دەستی پێکرد کە مەولود چاوش ئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە سەرەتای ئەم مانگە ڕایگەیاند لەگەڵ هاوتا سووریەکەی قسەی کردووە و باسییان لە گفتوگۆی ڕژێم و ئۆپۆزیسیۆن کردووە. ئەم هەنگاوە ناڕزایەتی ئۆپۆزیسیۆنی سووریای لێکەوتەوە لە ناوخۆی سووریا لە چەند شوێنێ ئاڵای تورکیا سوتێندرا. دواتر تورکیا ڕایگەیاند پابەندن بە پشتیوانی ئۆپۆزیسیۆن بەڵام ئەمە نیگەرانیەکانی ئۆپۆزیسیۆنی نەڕەواندۆتەوە. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەژادپەرستی تورکیا تاوپەیمانی نزیکی ئەردۆغانە پشتیوانی خۆی بۆ لێدوانی وەزیری دەرەوەی تورکیا دەربڕی و ڕایگەیاند دەبێت لەگەڵ ڕژێمی دیمەشق شەڕی گروپە تیرۆریستیەکان بکەین. هەیاد یەزیدی جێگری سەرۆکی ئەکەپا کە بە کەسێکی نزیکی ئەردۆغان هەژمار دەکرێت لە نوێترین لێدوانی ڕایگەیاند قۆناغی داهاتوو پەیوەندی ڕاستەوخۆ دەبێت لەگەڵ دیمەشق و هەنگاوی نوێ دەنێین. لەلایەکی تر ساڵح موسلیم هاوسەرۆکی پێدا لەم بارەیەوە ڕایگەیاند ئەو هەنگاوە وەک هاوسەرگیری بە زۆر وایە هەردوو لاش ئەسەد و ئەردۆغان فەرمانەکانیان لە پوتین وەردەگرن و هەنگاوەکەشیان دژی کورد دەبێت. تورکیا ئێستا 62,000 یەکەی نیشتە جێبوونی لە ئیدلیب دروست کردووە دەیەوێت پەنابەرە سووریەکان بگەڕێنێتەوە بەڵام تا ئێستا سووریەکان ئامادەنین بگەڕێنەوە. ئەردۆغانیش هەلەیەتی دەیەوێت پێش هەڵبژاردننی 2023 کە بە گوێرەی ڕاپرسیەکان دۆخی خراپە و بارگرانی سووریەکان لە تورکیا یەکێکە لە هۆکارەکان ئەم هەنگاوە بنێت بۆ ئەمەش ئامادەیە هاوپەیمانە سووریەکانی بکاتە قوربانی. چاودێران پێیان وایە جگە لە ئۆپۆزیسیۆنی سووریا هەنگاوەکە مەترسیش بۆ دۆخی کورد لە سووریا دەهێنێتە پێش. تورکیا ئەوەی لە ڕێی ئۆپۆزیسیۆنی سووریا بەرامبەر کورد پێی نەکرا دەیەوێت لە ڕێی ڕێککەوتن لەگەڵ ئەسەد بهێنێتە دی.